باس لە پاراستنی دەرمان دەکەین و شێوازی هەڵگرتنی دڵنیام ئەگەر هەموو کەسێکیش دەرمان بەکارنێنێەوە لە نێو ماڵەکاندا کەسانێکمان هەیە کە دەرمانیان هەیە و هەمیشە پرسیاریەوەمان لا دروزەوێ باشترین ڕێگا بۆ هەڵگرتنی ئەم دەرمانانە چییە وە شتێک کاریگەری ئەکاتە سەریان کۆمەڵێک بابەتی تەندروستی گرنگ سەبارەت بە دەرمان باس دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر علی کازم علی کازم پزیشکی دەرمانسازی شارەزا بەخێر زۆر سپاس مەمنون دکتۆر علی کازم بەخێر بێن سەلامی سپاس مەمنون مەبەستمان چییە لە پاراستنی دەرمان پاراستنی دەرمان یعنی مەبەست لە هەڵگرتنیەتی طبعا هەڵگرتنی دەرمان زەرورە هەڵگرتنەکەشی چۆنە بۆ نمونە ئەبێ هەڵبگیرێت لە ماڵاندا بۆن لە شوێنێکی جیاواز لە ژوورێکی تایبەت بێت یعنی ئەبێ پارێزرا بێت لە پلەی گەرمیەکی زۆر یاخۆ لە پلەی گەرمیەکی زۆر نزم چونکە هەردووکی تەسیری تێکا بۆچی گرنگە چونکە ڕاستەخۆ هەڵگرتنی دەرمان ڕاستەخۆ بەندە بە کوالیتی دەرمانەکەەوە چونکە کوالیتی کە شەریکە دروستێکە طبعاً بەشێکی پەیوەندی بە شێوازی دروستکردنیەتی لایەن کۆمپانیاوە بەشێکی تری پەیوەندی بە هەڵگرتنیەوەتی جا هەڵگرتنەکە چ لە مەخزنی شەریکاتەوە بێت چ لە مەخزنی کۆگاکانەوە بێت چ لە مەخزنی دەرمانخانەکان یاخود لە ماڵەوەش ئەمانە ئەگەر بێت و بە شێوازێکی ڕێک و پێک و جوان هەڵنەگیرێت تەسیرێکی خراپ بکاتە سەر دەرمانەکە ئەی گۆڕێ بۆ پێکاتەیەکی تر ئەمە وەکو پێناسەیەکی هەڵگرتنی دەرمان کاتەکرێ زیانمان پێ بگەێنێ لەو کاتەیە بەدڵنیاییەوە ئەگۆڕێ بۆ شێوازێکی تر لەوانێ مادە ئەکتیڤەکەی بگۆڕێ بۆ نمونە ئێستا مادەیەکی وەکو تێتراسایکلینێک هەر بە نمونەوە وەربگرین یاخود دۆکسیسایکلین ئەگەر بێت و لە پلەیەکی گەرمی بەرزدا بێت مادەکەی ئەگۆڕێت وا بۆ خۆی کە دژە بەکتریاکەی بەتەواتی لە دەستەدا و هیچ ئیفێکتێکی نابێت کاریگەریەکی نابێت و جگە لەوەش احتیمال لایەنی سەلامەتیەکەشی لە دەستەدا یعنی جگە لەوەی کە کاریگەریەکە و سوودەکەی لە دەستەدا یاخود کەم ئەبێتەوە زۆر سەرەڕای ئەوەش احتیمالە سەلامەتیەکەشی تەسیر تێ بکە یعنی هەردوو ئەگەرەکان ئەکرێت ڕووبدات لە کاتی ئەوەی کە بە شێوەیەکی باش دەرمان هەڵنەگیرێت و سۆر نەکرێت ئەخر دکتۆر شێوەیەکی باش چۆنە ینی ئێمە قسە بۆ کۆمەلگای کوردیەکەین بڕان ناکەم هیچ ماڵێک شوێنێکی تایبەتیە بێ ماڵێکیە بە ژوورێکی بۆ دەرمان یا لە نێو بڵێن فێنکەرەوە سەلاجەکان و ئەوەی ساتکەرەوەکان دایێنین یاخود هەر ئاسایی لە نێو با بڵێن کەوانتەر یاخود دۆڵابێک دایێنین بزەبێت پۆلێنێکمان بۆ بکەی بۆ ئێمە دەرمانمانەیە لە شەوەکو شروبەکان دەرمانمان هەیە وشکە هەمانە تۆزە ئەمانە چۆن دەرزیمان هەیە بۆ نمونە پۆلێنێکمان بۆ بکەی چۆنیەتی وەرگرتنی ئەم دەرمانانە بە پێی بارەدۆخی ئەو ماڵانەی کە ئێستا هەمانە لە بۆ پلەی گەرمیەکەمە بەست طبعاً دەرمان بە پلەی گەرمی ئەکرێت دابش ئەکرێت پۆلێن ئەکرێت بۆ چەند بڵێن چەند پلەیەکی گەرمی عنی جێژێت کە شایستە بەو جۆرە دەرمانێک هەیە ئێستا بۆ نمونە هەندێک جۆری دەرمانمان هەیە ئەبێ لە ڕووم تێمپریشەردا هەڵبژێرێت یعنی لە پلەی گەرمی ژوور 15 بۆ 25 یاخود 15 بۆ 30 ئەو بەشێکی زۆری دەرمانەکان بەو شێوازەیە بەشێکی کەمان هەیە لە 2 بۆ 8 لە 8 بۆ 15 هەڵەگیرێت 8 بۆ 15 یعنی کە ئەوە بۆ منە ئەبێ لە سەلاجەدا بێت یان هەیە 2 بۆ 8 ئەوە هەر سەلاجەیە هەمانە بەشێکی کەم بە خۆشحاڵەیە بڵێن پێویستیان بە فرێزەرە وەکو هەندێک جۆری ڤاکسینی ئەوانە طبعاً ئەکرێت لە خستخانەکاندا کە مناڵان ئەکوترێن و ئەوانە ئەوە ڤاکسینەکە لە فرێزەرەوە دێتە دەرەوە چونکە ئەگەر لەو پلە گەرمەی کە بۆی دانراوە لەوە نەبێت وەکو پێشتر باسم کرد ئەگۆڕێت بۆ شێوازێکی دیکە تاسیری تێکات بەڵام ئەگەر بڵێ بۆن لە ماڵەوە چۆن بێت لە ماڵەوە بۆ نمونە ئەوەی کە بەتەواتی بچینێنە ئەوەی خەڵک زیاتر بۆ نمونە شروباتمان هەیە چەند جۆرێکی شروبمان هەیە جا لە ناو شروبەکانیشدا جۆریان هەیە یعنی ئەکرێ هەندێکیان بکرێت لە 15 بۆ 25 دا بێت هەندێکیان ئەکرێ بۆ نووسراوە لە خوار سی پلەوە بێت بەڵام بە شێوەیەک گشتی بۆ خەڵک وا باشە شروبەکان نەخاتە ناو سەلاجە ئەمە چونکە هەندێک جۆری شروب تێک ئەچێ بە ساردیەکی زۆر ئەگۆڕێت یان مادە ئەکتیڤەکەی ئەنیشێت کە بنیشێت استیفادەی لە ناکاو پێکاتەکەی لە یەکتر جێ ئەبێتەوە ئەمە ئەبێت لە ناو ڕووم تێمپریشە لە پلەی گەرمی ژووردا هەڵبگیرێت وا باشە شروبەکان بەعام خەڵک وا تێبگات کە شروب نابێت لە ناو سەلاجەدا بێت لە ژوورێکی فێنک ژوورە فێنکەکە چێ بۆ من ئەو ژوورێکی ئینسان تێیدا ئەژیت
هەموو ئینسانێک لە پلەی گەرمیەکی زۆر گەرمدا ناژیت و لە پلەی گەرمیەکی زۆر ساردیە تەحمل ناکەیت بۆیە دەرمانەکەش بە هەمان شێوە ئەکرێت سەرمای ببێت ئەکرێت گەرمای ببێت هەندێک زۆری دەرمان یعنی لە ژوورێکی فێنێکدا تر مبارڕی دەبێت یاخود سپلێت بێت لە ماڵەوە ئاساییە توانێت گرفتەکە لێرەیە زۆر جار ماڵەکە کالیچنە دەرەوە لە ماڵەکە بەجێڵن پلەی گەرمای ماڵەکە بەرز دەبێتەوە چکە خۆیان لەوێ نین مبارڕی دە سپلێت فێنکەرەوە ئیش بکە ئەمە لەوێ دەرمانەکە ئەکرێ ئیتر یان هەڵ بۆچی دەرمانمان لە ماڵەوە هەبێیان بۆی تێک بچێ ینی گرفتەکە لێرە ئێستا دەرمان زۆر پێویست نییە زۆر دەرمان بەشێکی زۆر لە ماڵەوە هەبێت ئەبێ بەشێکی کەم بەشی زەروری خەڵکدایانە ئەگەر ناخۆ پێویست ناکە خەڵک سەیدە لە دابنێوایەنە ئیلا مەگەریەکێک نەخۆشێکی درێژخایانیان هەیە ئەوانە زۆری تەعاملیان بۆن ئەبێ بزانن ئەبێ پرسیاریان کرده بێت لە هەڵگرتندا ئایا دەرمانەکەیان بۆم لەگەر هەندێک قەترەی چاوە پێویستی بە پلەی گەرمی 2 بۆ 8 ئەوە بێ لە سەلاجە نێتە دەرەوە بێت لە سەلاجەدا بێت ئەبێ نەخۆشەکە تێگەیشت بێلەوە هەیەی بۆ من لە ڕوم لە پلەی گەرمی ژووردایە ئەوەش ئەبێ لێکتری جیا بکاتەوە وەوا باشە دەرمانەکان کە دوای دێنە سەر ڕێنمایەکانیش وا باشە دەرمانەکان لە پاکەتی خۆیان نێتە دەرەوە بۆ لەبەر ئەوەی جۆرێک لە فێنکی پێدات بە دەرمانەکە طبعا دەرمانەکە ئەگەر لەناو پاکەتدا بێ ئەگەر لەناو بلیستەرەکەیدا بێ و دوایی یان بۆ منە شڕبێک لەناو شوشەکەیدا دوای ئەخرێتە ناو پاکەتەکەەوە ینی وا باشە لە پاکەتەکەش نێت دەرەوە دوای ئەخێتە ناو لۆکەرێکەوە اینجا سەقفەکەی گیراوە ینی ئەمانە هەمووی وا ئەکات تەسیرەکە پلەی گەرمیەکەی ڕێکخا بۆ دەرمانەکە بە فێنکی بمێنێتەوە ینی ئەوانە یەکێکە لە ڕێنمایەکان هەڵگرتنی دەرمان کەوا باشە لە پاکەتی خۆی نیەتە دەرەوە یان بۆ منە حەبێکەیە لە ناو شیتەکەی خۆیدا پێویست ناکە بێنێتە دەرەوە یان لە قوتوەکەی خۆیدا بێتە دەرەوە وا باشە ناو قوتوەکەشدا بێ لە ناو پاکەتەکەشدا بێ ئەنجە هەڵی بگرێت ئەمە وا ئەکا فێنکیەک بدا بە دەرمانەکە زۆر باشە کاتە ئەو شتانە چین کە دەرمان خراپەکەن یاخود زۆر جار ڕەنگە لە ماڵێکە لە شوێنێکی بۆ ئاوی بکەوێ یاخود سەرەکەی کراوە بێ پارێزگاریمان باشی لێ نەکردبێت چ شتێک کاریگەریە کات سەر خراپبوونی دەرمان ئەو شتانی کە دەرمان خراپەکات یان کاریتی ئەکات چەند شتێکە یەکەمان پەیوەندی بە شێوەیەکی گشتی 2 فاکتەر یەکەمیان جۆری دەرمانەکە ئایا دۆزیش فۆرمەکە شێوە دەرمانسازەکەی چ جۆرێکە بۆ نمونە شروبە یاخود حەبە یاخود کەپسولە یاخود شافە ئەمانە هەندێک جۆریان زووتر تێکەچن هەندێک جۆریان درەنگتر تێکەچن ئەمە یەکێک لە فاکتەرەکان ئەوە بەدەستی نەخۆشەوە نییە ئەوەی دیکەیان کە فاکتەرە ژینگەییەکانن ئەمانە ڕاستەخۆ نەخۆش ئەتوانن ڕێگری لێ بکە بۆ نمونەوەکو پلەی گەرمی لە پلەی گەرمیەکی بەرزدا بێت دەرمانەکە تەسیری تێکە لە پلەی گەرمیەکی زۆر نەزمدایە بە هەمان شێوە ئەگە دەرمانەکە شیاو نەبێت تەسیری تێکە هەروە تیشکی خۆر زۆر خراپە ئەگەر ڕاستەخۆ بە دەرمانەکە بێت تەکید تێکێدا هەروەها ڕووناکی جاریوە ڕووناکیەکی زەق زۆر بەتین بێت ئەمەش باماشێت تەسیری تێکە جگە لە تیشکی خۆر ڕووناکێکی زۆریش بۆیە وتم بەڵێ ینی بۆیە وتم دەرمانەکە ئەگەر هەڵبگیرەیەکێکی لە ڕێنمایەکانی ئەوەیە ئەبێت لە ناو قوتوی خۆیدا یان لە ناو شڕوبی خۆیدا ئەنجا لە ناو پاکەتەکەی خۆشیدا ئەنجا بخرێتە ناو لۆکەرێکیشەوە ینی ها چەند ڕێگری لەکەی لەو کاتە یعنی ئەوە بە تاکید پاراستوتە لە لایت لە ڕووناکی شەق دکتۆر علی زۆر جار بیستومان ئێمە 2 جۆر شروبمان هەیە وەکو دەرمان ئێمە لە ماڵەوە هەڵێگرین جۆرێک لە شروبەکان بە گیراوەی حازرش لە یەکە ئامادەیە جۆرێکیش خۆمان ئەیگرینەوە باز لەوە کرێ نازانم کامیان کە دوای ئەوەی گرتەوە بێ هەفتەیەک بەکاری بێنیش ئەوەندە گە شوێنەکەشی گونجاوێر ئەمە ئەوان تۆزێک بۆ ڕوونکەیتەوە بەسەرچە طبعاً بالضبط شروبات يعني لنا خلق هذا بيوتر الشرب أجرنا تفاصيل تدا يعني تنزوري هي السولوشن هي إيمالجنا هي بون سسبنشن بس أنا بخلق استفادينية بلان بشويك جشتي وكخول وتد هندي كان بيوستيان با هموشتك بيوستي با تاريخه يعني ككرته والسركات كردوا يعني أبي برواري لسر بنسري أو يكي لرين ما كان أويا أبي برواري لسر أو شت بنسري أو درمانة بنسري كأي كيتوا أو زور جرينجا طبعا تو شربك يا دوای 2 هەفتە ئەو یان 1 هەفتە بۆ 2 هەفتەیە ئەو ئەکسپایرە بێت چۆن ئەمە چ جۆرێکن ئەم شروبانن کە خۆت ئەیگریتەوە یعنی ئەنتیبایۆتیکەن دژە بەکتریاکانن ئەوانەی کە بۆ ئیلتیهابات بەکاربن ئەو دەرمانانە خۆت ئەیگریتەوە خۆت ئەبێ ئاوکەی تێ بکەی یان خۆت بۆن من ئاوی لەگەڵە ئاوی مقەتەری خۆی لەگەڵیەتی ئەگەر ئەو بێ باشتر و چاکترە ئەگەر ناخۆت ئاوێکی کوڵاوی سارد بۆەوە نەک ڕێک بە کوڵاوی تێکەی بیکەیتە دەرمانەکەت ئەسیری تێکا و خراپێکە ئەبێ ئاوەکە کوڵا بێت دوای ئەوە ساردت کرد بێتەوە ئەنجا بیخەیتە ناو شڕبەکە و بێ ئەو حەجمەی چەندێک ئەگەر کەسێک دیقەت بدە یاخۆ بۆن پرسیار لە دەرمانسازەکە بکە زۆر باشە چەندێک ئاوی تێ بکەیت خەڵک ئەچێ پڕیەکە شڕبەکە ئەو خراپە ئەوە تەسیر لە شێوازەکەی ئەکات تەسیر لە جوڕعەکەی ئەکا
یعنی ئیسفادی لێ ناکات بەو شێوازە ئەگەر بێت و بچێ پڕی ئاوی بکات نابێت ئەبێ یان خەتی بۆ کراوە تا ئەو خەتە ئاویتەکە یان ئەوە تا تۆزی ئاوی لەگەڵە هەر ئەوەندەی ئەەکەی جاری وایە 15 سیسی ئاوە ینی سرنجێکی 15 سی ئەوەندە ئاوی لەگەڵە تۆ تەنها ئەوەندەی ئەەکەی پێویست تا نیوەی دێت ینی پێڕی ناکات ئەو کاتە ئەمە ئەم جۆرانە کە گرتەوە جوان تێکێدەی باخەڵەکەت بزانێت جوان شێوازەکەشی بەو شێوازەیە نەک بڵین ئاوای لێ بکاو بە پەرش بڵاوی بە شێوازی ئیخاتە ناو دەستەکانی ئاوای لێکات ئاوا لێکا ماوەیەکی بە زۆربیان سەر نووسرا 5 دقه جوان ئەمە وای لە ئێکا ئەگەر بەو شێوەیە کە زۆربەی با بڵین خەڵکی لایەمە مەسەم لەسەرەوە بۆ خوارەوە ڕاوەشان نەکەی بۆکە لە ڕێنمایەکاندا وا ناڵێت ئەکرێ تێکی بدا یان ئەمە شتێکە نازانم وەکو ئایا بەحسی لەسرە بۆ بەڵام شێوازە تەندروستەکەی ئەوەی کە لە ستانداردی بۆ لە فارماکۆپیا ئەوانەی کە بڵین شارەزای ئەو ڕێکخراوانی کە تایبەت بە دەرمانسازین لە کاتی تێکدان ئەبێ بەو شێوازە بێ شڕۆبەکە بەو شێوە بە شێوەیەکی هینە تاکو بۆ ماوەی 5 دقه بە جوانی ئەنجا دەنگکۆڵەکانی دەرمان پاودەرەکە تێکەڵ ئەبێ لەگەڵ سۆلڤنتەکە کە ئاوەکەیەتی ئەمە بەو شێوازە ئەمە تاریخی لەسەر بنووسە یەکسەر بۆ نمونە بۆ ماوەی هەفتەیەەکە یاخود بۆ ماوەی 2 هەفتەیە ئەمە دوای ئەوە بە یەکسەر فرێ بدرێت پێویست ناکە لە ماڵەوە هەڵی بگری بەڵام هەندێک زۆری شروپ هەیە کە زۆر زەرورە بۆم لە کەسێک مناڵی هەبێت هەیبێت لە ماڵەوە بۆم نە شروبیتە زاری بە سەعات 2 شەو مناڵێک تای بەرزە بێتەوە ئەبێ شروبێکی تا یاخود شافێکی تا لە ماڵەوە هەبێ ئەوە زەرورە بۆ ئەو کەسانێک کە خاوەنی مناڵ بن ئەمە چی ئەکات ئەمەش بە هەمان شێوە بێت تاریخی لەسەر بنووسێت تاریخ لەسەر بن بۆی بزانێت بۆ ماوەی چنێ لە کەیوە کڕویەتی وایە نەچونکە ئینسانە مەشغوڵە بۆ هەیە بیری نەمێنێت ئەمە ئاساییە تاکو 4 هەفتە بۆ 6 هەفتە هەندێکیان لاندێک شوێن دەبینیم ئەڵێ تا 8 هەفتە بەڵام شێوە سەحەکەی 4 هەفتە بۆ 6 هەفتە بەبێ منەتی ئەتوانێت لە ماڵەوە هەڵی بگرێت هەر کاتێک پێویستی بوو بەکاری دێنێت ئەو شروبانە خۆیان گیراون ئەوانە خۆیان گیراون دوای ئەوە پێویستە فڕێ بدرێت ئەنجا کۆکو باسم کرد بۆ منە تیشکی خۆر بەڕاستە خۆ بەری بکەوێت پلەی گەرمێکی زۆر بێت یاخود زۆر نزم بێت تێکێدا بە تایبەتی شڕبەگەل لە زۆر نزمیشدا بێت تێکێدا لە سەلاتەدا بێت تێکێدا لە زۆر بەرزشداوی بە هەمان شێوە تێکێدا ئەنجا بۆ منە لایت ڕۆناکیێکی زۆر ئەمانە وهروە شوێنێک شەی زۆر بێت بە هەمان شێوە ئەوەش دەرمانەکە تێکێدا بۆ من ئەبێ دوور بێت لە شوێنێکی وەکو بۆ چۆن حەمام بێ یاخود بۆ منە شوێنێکی وەکو مەتبەخ بێت لەو شوێنەش دوور بێ باشترە کاکتۆر هەستەکەم ئێمە ئەوەندەی حەزمان لە بەکارهێنانی دەرمانە ینی ئەچینە لای دوێک سراڵین دەرمانمان بۆ بنووسە بەڵام هیچ هۆشارێکمان نیە لە بارەی هەڵگرتنەوەکەیەوە جارۆیان من ئەچمە سەیدەلێک و نە قەرەباڵغا نە سەیدەلانیەکە ئەتوانێت هەنێ ڕێنماییم با نەخۆشم ئەتوانم ئەوە پرسیار بکەم کەواتە ئێمە چۆن بتوانین هۆشیاریمان هەبێ سەبارەت بە هەڵگرتن و پاراستنی دەرمان زۆر جار کەسێک ئەگەر لەم جیلە بێ خوێنەواری هەبێ ئەتوانێت هەندێک ڕێنمایی لەسەر پاکەتەکە بخوێنێتەوە یان چەندێک گرنگە کە من پرسیار لەو شوێنە بکەم کە بۆ ئەم دەرمانی لێ وەرەگرم وڵا زۆر ئێستا بۆ هەر نەخۆشێک هەر نەخۆش ئێستا سەیدەلەکە قەرەباڵغ بێ و چۆڵ بێ و هەر چۆنێ بێ مافی خۆیەتی پرسیاری خۆی بکات مافی خۆیەتی نەڕوات لە دەرمانخانەکە تاکو دەرمانێکی پێدرێ و لەگەڵ ئەوەش باشترین ئامۆژگاری لێ وەربگرێت ئەوەی کە خۆی پێویستێتی ئەگەر پێویست ناکە بۆ منە بچێت بەڕ و بەحری لەگەڵ باسکە بەس ئەوەی کە ئازانە بۆم لەبارەی هەڵگرتن لەبارەی ئەوەی چۆن بەکاری بێنم چەند ڕۆژ بەکاری بێنم ڕۆژی چەند هەنی ئەوە پێویستی بە پەلە نیە هیچ پێویستیش ناکە بۆ منە سەیدەلێ یان پەلەی بێت بۆ منە نەخۆشەکە بەرەکە ئەبێ چونکە مافی نەخۆشە دەور و پشتی قەرەباڵغ بێ یان چۆڵ بێ ئەبێ نەخۆشەکە مافی خۆی وەرگری لەوێدا کە وەرگرتنی ئامۆژگاری تایبەتە بۆ دەرمانی کە ئەو بەکارێنێت دکتۆر دەرمانەکان باست کرد خاڵێکە کەوێتەوە سەر کوالەتی دەرمانەکان واتە ئەگەر دەرمانەکە کوالەتی بەرز بێ لەلایەن کۆمپانیایەکی با بڵێن باوەڕ پێکراوە زۆر گرنگی بە کوالەتی دەرمانەکە دابێ ئەکرێ ئەم دەرمانە کەمێک مقاومەی باشتر بێ بۆ منە ڕۆژێک لە ماڵەوە کەسی لێنە تۆزە جەوی ماڵەکە گەرمترە بەرگە بگرێ یا خۆت لەنێو فێنکەرەوە یەک ساتکەرەوە یەک دانراوە ڕەنگە تۆزێک پلەی ئەو پلەی کە پێویستەتی سارتر بێ بەڵام هەر بەرگە بگرێ بەدڵنیاییەوە بەرهەمێنانی دەرمان لەلایەن کۆمپانیایەکی باش فەرقی زۆر زۆرە جاری وایە کۆمپانیا گەر سەیرەکەی هەتا لە ناو شیتەکاندا خۆم دیقەتم داوە جاری وێ پارچەیەک حەبە خستوێتی ناو پاکەتێکەوە دوای خستوێتی ناو سیمێک یعنی مادەیەکی نایلۆن دوای ئەوە لە ناو ئەو نایلۆنەش
دیسان شیتەکانی کەڤەر کرد و دایپۆشیەوە بە حەبەکان داپۆشراوە یعنی ئەمە وەکە مقاومەیەکی زیاتر بدا بە دەرمانێک ئەگەر خۆشت تێبینی بکەی سەیرەکەی پاکەتەکەی گەرمە جاری وایە بەس کە کردەوە دیوی ناو پاکەتەکە پلەی گەرمیەکەی هەیە دەستە دەیتە سیمەکە عنی پلەی گەرمیەکەی هەیە لە ناوە بە هەمان شێوە یعنی ئەمانە هەمووی بۆ پارێزگاریکردن لە دەرمان طبعاً ئەگەر کۆمپانیایەک بە کوالتیەکی باشتر بەرەمی بێنێ مقاومەی زیاترە یان بۆ نمونە تەسیرێک سەر ئەو مادانەی کە تێی کراوە جاری وایە خەڵک وا ئەزانێ بۆ نمونە ئەو حەبەی هەیە تەنها مادە ئەکتیڤەکەی تێدایە سەرەڕای بۆ نمونە بەس حەبێک کە مادە ئەکتیڤەکەی تێدایە ئەو مادەی کە خەڵک بۆ نمونە پێی چاک ئەبێتەوە لەگەڵ ئەوە نزیکەی 12 بۆ 14 ئەکسپێنتی دیکەی تێدایە مادەی دیکەی تێدایە کە تەنها وەکو فیلەر بەکاردێن تەنها وەکو فیلەر و دایلێن لەناو ئەم ئەکسپێن لەناو ئەم حەبەدا بەکاردێن یەکیان بۆ نمونە بۆ کاتی دروستکردنە وای لێکا کە بۆ نمونە بە جوانی لە پرۆسەکەدا جوان تێکەڵ بێن مادەکان یان بۆ نمونە مادەکان بێکە و بلکێنێت هەیە بۆ نمونە دوای مادەی وای تێکراوە بۆ ئەی کە خوارد کە چێت مەعیدا مادەیەکی وای تێکراوە کە یەکسەر بتوانێت دەست بە هەڵوەشانەوە بکە یعنی مادەی لە بیدایەدا بۆ کاتی دروستکردن مادەیەکی تێکرێت بۆی جوان یەک بگرێت دوای کە قوتدا کە مرۆڤەکە قویدا وای لێکراوە لە ماو مەعیدەدا یەکسەر مادەیەکی وای تێکراوە یەکسەر دەست بە هەڵوەشاندن بکە حەبەکە بۆ خۆی لەناو مەعیدەدا لەناو بڵێن شلەی مەعیدەدا یەکسەر دەست بە هەڵوەشاندنەوەکە ئەوە چی ئەو مادەیەکی تێکراوە یعنی سەرڕای مادە ئەکتیڤەکە چەندین مادەی دیکەی تێکراوە هەروە مادەی تێکرێت بۆی بتوانێت بە ئاسانی هەڵبمەشرێت مادەی تێکرێت بۆی بە ئاسانی بتوانێت بڵاو بێتەوە یعنی ئەوانە هەمویان تەسیرە کاتە سەر کوالیتی دەرمانەکە یعنی متئەکید بەرهەمێنانی کۆمپانیا بەرهەمێنانی لەلایەن کۆمپانیا بە کوالیتیەکی باشتر تەسیرە کاتە سەر هەڵگرتنیشی و تەسیرە کاتە سەر کاریگەریەکەشی وە سەلامەتیەکەشی ئێمە بۆ خەڵک قساکەین ڕەنگە کەسێک خوێنەواری نەبێ یاخود نەتوانێت بەرواری بەسەر چوونەکەی بخوێنێتەوە یان زانیاریێکی وای نەبێ سەبارەت بە دەرمانەکان ئایا هیچ نیشانەیەکی ئێمە بزانین ئەم دەرمانە هەر بەڕاستی خراپ بووە هەرچەنە من ڕێنماییەوە ناکەم بەڵام هەندێک نیشانە هەیە ڕەنگە حەبەکە تێک چوو بێ یاخود شروبەکە بۆنی کردبێ ئەوانە تا چەندێک گرنگە بەڵێ ئەوە زۆر گرنگە بۆ هەموو کەسێک پێش ئەوەی دەرمانەکە بەکاربێنێ سەیرێکی بکە پێشەوەی دەرمانەکە بۆ ئەگەر بێت و ڕنگ و تام و بۆن و ڕووکاری گۆڕابێ تاکید لە ناوەش گۆڕاوە ئەوە قسەیت ئەگەر بێت و ئەکسپایرەکەشی 3 ساڵێکەشی مابێت لەسەری نووسرا بێت هەر بە ڕووکار کە سەیرت کرد ڕنگ و تام و بۆن و ئەوانەی کەوانەی بە هەستەکانی خۆمان هەستی پێکەین گۆڕانکاری بەسەرداهات بێ نایە بەکاربێت بۆمە دەرزیەکە بینی ئاوای ئەەکەی سیرەکە لە باتی جوانی تێکەڕ بوو بێت یعنی وەکو ئاوێک بێت سیرەکە پارچی تێدا خسترە پارچی تێدایە کە پارچی تێدا بێت ئەوە نابێت بەکاربێت یەکسەرە بێ فڕێ بدرێت ئەگەر ئەکسپایرەکەشی ما بێت بۆ هەموو شتێکی کەوایە بۆ منە حەبێت ئەبینی کە کردەوە ئاوا سیرەکەی ئەبێ ڕووکارێکی لوس و ساف و جوانی هەبێت کە سیرەکەی ئاوا وەکو چۆنەڵی بڵقی کردووە یان شتێکی وای کردووە ئەوە بە هەمان شێوشیایی بەکارنانی احتیمالە کە ڕووی کردبێت احتیمالە بەکتریای پێوە بێت میکرۆبی وەرگرتە بێت بۆ لە شەیەکی زۆر لیداوە لە پلەی گەرمیەکی زۆر وعکە شێ وەربگرێت کە شەی وەرگرت ئۆکسجین و هین نەقلەکە هەوا نەقلەکە بۆ لای خۆی ئەمەوە ئەکا ببێتە ناوەندێکی باش بۆ گەشەی بەکتریا بۆ گەشەی بۆ نەکەڕوو کەواتە ئەو دەرمانە نای بەکاربێ یعنی ئەگونجێ دەرمانێک بەکتریای لێبدا کەڕوو لێبدا کە خۆی بۆ چارەسەریوانە بەکاردێ بەڵێ ئەگونجێت بۆیە هەڵگرتنی دەرمان زەرورە چونکە وەکو وتمان پلەی گەرمیەکی زۆر شەیەکی زۆر وای لێکا کە ببێتە ناوەندێکی باش بۆ گەشەی بەکتریا باشە هەندێک کەسم بینی وایانی زۆر ئیهمالیانە ڕەنگە دەرمانەکە سەرەکەی بکەنەوە یاخود حەب بێ ماوەیەکی زۆر بەسەرکراوی لە شوێنێکەوە بوو بێ ئەمان یەکسەر بیخۆن ئەمانە زیانی هەیە بۆچی ئەو پاراستمە گرنگە ئەمە بۆ منە مواسەفاتی هەڵگرتنەکەی تێکەدا بۆ منە چەند مواسەفاتی دانراوە بۆ هەڵگرتنی دەرمان یاخود چەند ڕێنمایەک دانراوە بۆ هەڵگرتنی دەرمان ئەم ئەگەر بێت و ڕاستەخۆ کەسەکە حەبەکانی هەمووی فەل کرده بێت و بیخاتە ناقوتێ بۆ منە لە ناو شیتێکدایە هەر شیتە بدە حەبیتە یان بۆ من هەندێکیان چواردێ تۆ هەمووی بێنێتە دەرەوە بڵێ بۆ ئاسانکاری لە کاتی خواردن بیخاتە ناقوتیەکەوە ناکرێ ئەمە ئەبێ کە دەرهات یەکسەر بەکار بێت ئەوە یەکێکە لە ڕێنمایەکان چونکە زەرورە ناکرێ عنی نەخۆش بە کەیفی خۆیان بۆ منە شڕوبێ بخاتە ناو شڕبێ بخۆی فەلکا بێنێت دەرەوە و دەرمانەکەی بیخاتە ناو دەبەیەکی ئاوی ڕوونەوە ناکرێت ئەمە لە مواسەفاتەکانی هەڵگرتن تێکەدا بۆ چونکە کراوەتە ناو شوشەیەکی تۆخ وەکو دیقەتدان دابێت عادەتەن شڕوبەکان خراونەتە ناو
ڕەنگێکی تۆخەوە شڕبەکان ڕەنگێکی تاریکیان هەیە ئەمە بۆ پاراستنە جۆرێکە لە هەڵگرتن ئەگەر بۆ نمونە بخرێتە ناو دەبەیەکی ئاوی ڕوونەوە تۆ وای لێ بکەی ئەوە تەسیری تێکا و ماسەفاتەکان هەڵگرتن تێکداوە ئەکەوێتە ژێر حساس ئەبێ بۆ ڕووناکای ئەو کات کەواتە کاکتۆر ئەوەی مەسە هەنێ زانێر هە بڕاستی بۆ خۆم زۆر تازە بوون نەمزانی مەسن شروع وات تێکەڵکەین ئەمە گرنگە ینی بێ بینەرێکی زۆری ژەر ئەم زانیارە بۆیان نوێ بوو بێ کەواتە خاڵی یەکەم لەو ڕێنمایانەی کە بەڕێزت یان ئەگەر حەزەکەم دووبارە بەڕاستی ئەمە زۆر گرنگە بیڵێنەوە لە هەڵگرتنی دەرمان لەوەی ئەمە ڕاهاتوین هەموو ساردکەرەوەیەکی یاخود سەلاجەیەکی ماڵەکانمان دەرمان هەمووی هەر لەوەیە دیسانەوە بەڕاستی لەو کاتەی هەمانە بە کورتی پێمان بڵێیتەوە ڕێنمایی پارازگاریکردن و هەڵگرتنی دەرمان لە ماڵەکانمانە ئەمە گرنگە ڕێنمایە گشتەکان طبعا یعنی کە بۆ خەڵک ئیسفادە وانە ئەوە تقریبا من 6 حەوت ڕێنمایی ئامادە کردو بۆ خەڵک طبعا لەوانە یەک لەوانە پێش هەموو شتێک یەک نەخۆش ئەبێ بزانێت دەرمان لەکوێ ئەکرێت چونکە پێش ئەوەی کە خۆی هەڵیگرێت لە ماڵەوە ئەو شوێنی کە زەرورە دەرمانخانەکەیە وایانە بزەبێت ئەوە گرنگە ئەگەرنا لەوانێت تەمەنی لای تۆ کەم بێت 2 هەفتە بێت 4 هەفتە بێت بەڵام کە ئەبینی لە سەرجلەیدا ڕەنگە بە ساڵ ما بێتەوە ڕەنگە بە مانگ ما بێتەوە وانە لە کۆگاکانی دەرمان یەکەم پێویستە بزانێت لە شوێ دەرمان ئەکرێت لە دەرمانخانەی ڕسمی یعنی مواسفاتی دەرمانخانەتی ئەبێ چ کاتێک پێ ئەوتری دەرمانخانە ئەگەر هەڵگرتنێکی باشی بۆ دەرمانەکانی دابین کردبێت بۆ نمونە ئەبێ سپلێتی تێدا بێت سپلێت زەرورە ئەنجا پێگوتری دەرمانخانە یەک لە مواسفاتەکانی کردنەوەی دەرمانخانە ئەوەیە کە ئەبێ سپلێتی تێدا بێت چونکە سپلێت ئەتوانێت پارێزگاریکی باش دەرمانەکان بکە و بۆ ماوەیەکی زۆریش دەرمانەکان بە ساردی ئێڵێتەوە ئەگەر بێت و کارە باش نەبێت بۆ چەند سعاتێک بۆ ماوەیەکی باش ئەتوانێت بە ساردی دەرمانەکان بێڵێتەوە و یەکێکیشکە لە ڕێنمایەکان ئەوەیە تقریبا بۆ هاوڵاتیان بە جوانی ڕوون بێت هەروەها نابێت کەوتمان چۆن ئەڵی دووبارەی بکەینەوە نابێت دەرمانەکان لە پاکەتی خۆیان دەربکرێت پێم وتی لە پاکەتی خۆیان دەربکرێت بۆ تۆ ئەو کاتە کە لە پاکەتی خۆیدا بێڵیتەوە پاراستوتە لە ڕووناکی پاراستوتە لە تیشکی خۆ ئەمە بۆ نمونە لە ناو پاکەتی خۆیدا بێ لە ناو شیتەکەی خۆیدا بێت لە ناو شڕوبەکەی خۆیدا بێت لە ناو شوشەکەی خۆی دەرینەکە یان لە ناو علبەکەی خۆی دەرینەکە ئەنجا بیخاتە ناو لۆکەرێکیشەوە ئەمە بە تەواتی پارێزگاری لێکە وەلا پلەی گەرمیەشی جێگیریش دەبێت ئەمە دووەمیان کە زۆر زەرورە بەروار نووسین کە خەڵک زۆر ئیحتیمامی پێنادە ئەمە خاڵێکی زۆر گرنگە یەکسەر کە پاکەتێکی شکاندیان بۆ نمونە شڕوبێک شکاند یەکسەر تاریخێکی لەسەر بنووسە بۆ لەبەرەوەی ئێمە هەندێک جۆری قەتراتمان هەیە قەتراتی چاویان بۆ نمونە مەڵحەمی چاو ئەمانە دوای 4 هەفتە ئەبێ فرێ بدرێت دوای 6 هەفتە ئەو پەڕیەکەی ئەبێ فرێ بدرێت ئەگەر چی بە جوانیش پارێزگاری لێکرد بێت لە هەڵگرتندا یعنی تەمەنەکەی وایە دوای هەڵپەتریان بۆ من هەندێک زۆری کرێمات و مەڵحەمانەیەکەوانە بەشێکی ماوەیەکی زۆر ئەمێنەوە ئەمانە ئەگەر نەخۆش دیقەتدا وعەیەکی هەبێ بۆ بەرنامەشتی لەسەر بکرێت پیشانی خەڵک بدرێ مهمە منزڵی کراوە لەسەر دژە خۆرەکان لەسەر هەندێک زۆری کرێم وانە منزڵی کراوە سەر قاپەکەی هەڵدراوەتەوە ئەنجا لە ناو منزڵەکەدا نووسراوە بۆ منە 6 ئێم یان نووسراوە 12 ئێم ئەمە یعنی 6 مانگ یان 12 مانگ یعنی دوای هەڵپەچڕێنی دوایەوە سەرەکەت لادا دوای 12 مانگ ئەکسپایرە بێ بفرێدێ یان دوای 6 مانگ دوای ئەمە ئەبێ فڕێ بدەیت ئەگەر ئەکسپایرەکەشی ما بێت باشە هۆکارچیان زۆر جاین تێکیش نەچوە ڕەنگە کەسێک پرسێ خۆ دوای شەژمانەکە هیچی لێ نەهاتووە ینی بەکارهێنانی ئێمە ڕەنگە ئێمە بە چاو نەبین بەڵام بۆ کەسێکی کۆمپانیا دیاری کردووە ئەمە کۆمپانیا دیاری کرد بۆ بەڵێ بزەبێت ئەوەی کۆمپانیاکە دیاری کرد کۆمپانیاکە ئەزان چی تێ کردووە هەر هەمان دەرمان ئەکری هیچ شەریکێک 12 مانگ بەسەرچێ ئەکری شەریکێک 6 مانگ بەسەرچێ بۆ لەبەری کۆمپانیاکە ئەزانێ ئەوەی کە تی کردووە چەندێک ئەتوانێت بەکراوەی مقاومەی هەبێت چەندێک ئەتوانێت مقاومەی هەبێت یعنی ئێستا بوون هەندێک زۆری ئەکسپێنتەیە ئەوانەی کە ئەکرێن نامادە ئەکتیڤەکە لەوانەیە مقاومەی تەنها تا 3 مانگ بێت دوای سەر هەڵپترینەکە و هەندێک زۆری قەترات و ئەوانە چونکە زۆر سنووردارن تا 4 هەفتە بۆ 6 هەفتە مقاومەی هەیە بۆیە ئەمە ئەبێ زۆر گرنگی پێ بدێت و هەروەها ئەبێ دوور لە دەستی مناڵ بێ ئەوە زۆر خەتەرە ئەگەر دەستی مناڵی پێ بگا بۆ لەبەرەوەی لە شڕوبەکانی ئێستا کۆمپانیەکان نافەسەیەکی زۆر ئەکەن
شروبەکان یان بۆ نەگەمی وا تام خۆش دروست ئەەکەن مناڵ زۆر حەزی پێی دێ زاری وە شروبێکە بە تامی شیلێک دروستەکە بە تامی ئەنواع شکل دروستێکە تامی زۆر خۆش ئەگەر مناڵ بیکاتە دەستی ئەچێ ئەیخواتە وەکو شەربەتێ بەکارێن باوەڕکە هەندێک شروپێ تامی زۆر لە شەربەت خۆشترە بۆیە ئەبێ زۆر لە دوور لە دەستی مناڵ بیپارێزی چونکە ئەوانە کەیس ریپۆرتەکرێن جاری وایە کەیس تۆمارەکرێن مناڵ هەیە بۆ نەچووە شروبێکی هەمووی خواردێتەوە ئەمە احتیمال هەندێک زۆری دەرمان تووشی کونبوونی مەعیدەی بکە کە ئەمە یەک دنیا ئالۆزی و مەشاکلی زۆر بۆ مناڵەکە دروستەکە ئەبێ لە خستخانە بخەوێندرێ ئەوانە بۆیە پێش ئەو حاڵەتان ڕوودەن نەخۆش ماڵەوە پێویستە بۆ شوێنێکی باش بۆ دەرمانەکانی دابین کە شوێنێکی بەرز بێت دەستی مناڵ پێی نەگات ئەمە زۆر گرنگە ئەنجا وەکو بۆ نمونیان یان ئەوەتە لە پلەی گەرمیەکی گونجاو ئەو قسەشمان لەسەر لە پلەی گەرمی گونجاو هەڵبگیرێت و زۆربەی زۆری دەرمانەکان 15 بۆ 30 یان 15 بۆ 25 لە پێگوترێت پلەی گەرمی ژوور یعنی ئەو شوێنێک کە ئینسان تێیدا ئەژی نە زۆر گەرمە نە زۆر ساردە یعنی ئەتواندرێ بڵێین دەرمانیش هەم سەرمای ئەبێت هەم گەرمای ئەبێت و هەروەها پێش بەکارهێنانی هەموو دەرمانێک پێویستە وەکو چۆن پێشتریش باسمان کرد پێویستە سەیری ڕووکاری دەرمانەکە بکرێت بزانین تام بۆن ڕنگ ئەو دەرمانە گۆڕاوە یان نەگۆڕاوە ئەگەر گۆڕابێ یەکسەر فرێدەی پێش ئەکسپایر بوون ئەگەر 2 ساڵی مای بۆ ئەکسپایر بوون ئەبێ ئەو دەرمانە فرێ بدرێت چونکە مادام بە چاو کە سەیرت کرد تێک چووە بە دڵنیاو لە ناوە شتێک چووە و مەشاکلی زۆر دروست ئەکات یان جاری وایە سۆفە جێلاتین کەپسول هەیە کەپسولی دەرمان جاری وایە کەپسول هەیە ئەمانە ئەم کەپسولانە ئەگەر زۆر گەرم بکرێن ئەسنەوە ناویەک لێکە نووسێن ستیکی دروستەکەن لێکە نووسێن ئەگەر زۆر سارد بکرێن تێک ئەشکێن ینی کەپسولەکانش ئەمەش بە هەمان شێوە مادەکەی تێکەدا هەروەها نەخۆش شتێکی کە ئەگەر نەخۆش ئەزانێ ئەو دەرمانی کە ئەو ئەیکرێت طبعاً پێشتر بێزانی بێتی ئەگەر یەکەم جاری بێت کە ئەزانێ دەرمانەکە لە ناو سەلاجە بۆی هێنا دەرەوە ئەبێت داوای ئایسباگ بکات لە دەرماخانەکە داوای سەهۆڵ بکە لەگەڵ سەهۆڵدا تێکەڵیکاوی باتەوە یاخود بۆ نمونە ئەگەر زانی جاری داهاتووە خۆی ئەزانێ ئەو دەرمانە پێویستی بە سەلاجە سەلاجەرگرنە خۆی سەهۆڵ ببا لەگەڵ خۆی سەهۆڵی بچووک هەیە لەگەڵ خۆی تا دەرمانەکە گایێنێتەوە ماڵەوە چونکە تێگەچێ هەندێکیان زۆر حساسن بە تایبەتی ئەوانی کە بۆ قەتراتی چاو هەندێک شتی دیکە هەیە هەندێک دەرمانی دیکە هەروەها باشترین شت بۆ ئەوی هەموو خاڵەکانی پێشەوە بۆ دووپارێزێت باشترین شت ئەوەیە کە دەرمان لە بۆکسێکی تایبەتدا هەڵبگیرێت لە بۆکسێکیان لەوکەرێکی تایبەتدا ئەمە ئەی پارێزی بۆ من هەم دوور لە مناڵ ئەبێت هەم شوێنی بۆ من ئەی پارێزی لە تیشکی خۆر و ئەوانەی کە باسمان کرد هەروەها لە ڕووناکی ئەوانە و ئەوەی مناڵەکە زۆر گرنگە بەجددی ینی ئەگەر شوێنێک بێ لۆکەرێک بێ دابخرێ باشتریش ئەوە بە شێوەیەک گشتی ڕێنمایەکانی دەرمان بوو بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر علی کازم پزیشکی دەرمانساز سپاس بۆ کاتێ بێت بەخشی هەمان دوور بن لە گرفتی تەندروستی و ئەگەر هات و دەرمانیشمان بەکارهێنا بتوانین بە باشترین شێواز پارێزگاری لێ بکەین و هەڵی بگرین